کۆبنەوەی ئەمڕۆمان کۆبنەوەی ئاسایی سکرتاریەت بوو لەسەر چەند خاڵێکی گرنگ تایبەت بە ناوی ڕێکخراوەکە و هەروەها دەرەوەی ڕێکخرا و مەسلەی بەستنی کۆنفراس و هەروەها مەسلەی دەستپێکی خوێندن و بڕینی پێنجمانگی موچە و بە پاشەکەوتنێکی نایاسایی و ئەمانەمان تاوتوێ کرد لە کۆتایی یان ڕێککەوتین سەرجەم ئەندامانی سکرتاریەت خاڵی یەکەمەوەیە داکۆکی لە پرۆژەی خۆمان دەکەین بەوەی کە دەستپێکی خوێندن سەرجەم قۆناغەکان لە ناوەندەکانی خوێندن دەست پێ بکات لە 1/11 بڕێنمایە تەندروستیەکان چونکە ناکرێ ئەوە 3 هەفتەیە پۆلی 12 دەوامەکەن هیچ کێشەیەکی تەندروستیان نییە ئەمە ئەوە ئەگەیەنێت بەڕاستی خوێندن لە ناوەندەکانی خوێندن دەست پێ بکات چونکە ئەوە تەندروستە و باسی زەرەرەکانی خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنیمان کردووە کە بە کۆی دەنگ ئێمە ئەومان ڕەفز کردوتەوە و داواش ئەەکەین لە حکوومەتی هەرێم کەسی ڕۆژجارێ موچەکە بدا هاوتای بەغا و بەبێ دواکەوتن و بەبێ پاشەکەوتیش و ئەو پێنجمانگەی کە پاشەکەوت کراوە دوومانگەکەی تر هەوڵی بۆ بدرێ و باقیشی بکرێتە بانقی حیسابی و ئەوەشمان بۆ بگەڕێنێتەوە بە نسبەت جیراوەکانی دووهۆکیش ئێمە بە دوواداچوونمان کردەوە لە بە دوواداچوونەکە بەردەوامین بزانین هۆکارەکە چییە و داوای دەست بەجێ ئازادکردنی ئەو مامۆسایانە دەکەین وە کۆمەڵی بابەتی تریش بوو کە مەسلەی خوێندنیش لە ناوەندەکانی خوێندنی باڵا لە زانکۆوانش بە هەمان شێوە لە ناوەندەکانی خوێندن بێت چونکە بەڕاستی خوێندن لە ناوەندەکان نەکرێ ئەوە فەشەلێ هێنێ بە تایبەتی کە ڤایرۆسی کۆرۆنا هەیە مامۆسایان و قوتابیان و بارگرانیەکی زۆر لەسەر منداڵ و دایکان و باوکان هەیە بەو هەموو کڕینی ئایپات و مۆبایل و ئەمانە بەڕاستی ئەرکەکەی گران کردووە بۆیە سەرکەوتوترین و زانستترین ئەوەیە کە خوێندن لە ناوەندەکانی قۆناغی خوێندن بێ و بڕیاری سیاسی نەدرێت لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن بۆ ئەوەی فەشەل نەهێنێ ئێمە پشگیری هەموو ڕێکخرا و هەموو هەڵوێستێکی مەدەنیانە ئەگرین بە بایکۆت بێ بە مانگرتن بێ چونکە ئەوە ئێمە زانین نیوەی کوردستان ئێستا بایکۆتی کردووە و ئەمڕۆژ چەند قوتابخانەیەک لە هەولێر بەڕاستی پۆلی و یەکوانەیان نەکردووە ئەمە بەڕاستی ئەوە گەێنێ حکومەت دەبێ بەدەم داواکاریەکان بێ و داواکاری سەرەکیشمان ئەوەیە دابینکردنی شایستەی دارایی مامۆسایان و بژێوی و پێدانی موچە لە کاتی خۆی ئەنجا دەستپێکی خوێندن سەرکەوتوو ئەبێ ئەگەر نا بە هیچ شێوەیە خوێندن سەرکەوتوو نابێ ئەگەر بژێوی مامۆسایان لە ئەولەویاتی کاری حکوومەتی هەرێم نەبێت.